دیدار یەکێتی بۆ یەکایە جیاوازەکان بەردەوامیان هەیە و ئەمڕۆ لەبارەی گرنگی ئەم دیدارە بۆ وەرزشوانان قسە دەکەین زانین دیدار یەکێتی تا چەندە لە پەرۆ پێشبردننی وەرزش ڕۆڵ و کاریگەری دەبێت و ئەو ڕاستپاردانەی کە وەرزشەوانان لەم دیدارەدا پێشکەشیەکەن ڕخنە و پێشنیارەکان چین بۆ بەرەو پێشچوونی وەرزش تایبەت بەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز ئەدیب شکوور نەسرەدین کە بەڕێزیان ئەندامی لیژنەی وەرزش لە دیدار یەکێتی وهروەها ڕازاو عەبدوڕەحمان ئەندامی لیژنەی وەرزش لە دیدار یەکێتی لە ستۆدیۆ بەیانی کورسات ئامادەن بەخێرهاتن زۆر سپاس بەڵێ کاگەدیب سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین گرنگی دیدار یەکێتی بۆ وەرزشەوانان لە چیدا دەبینیتەوە بەڕێستان سپاس بۆ بینەرانی کورسات دیارە خۆتان زانێکی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە یەکێک لە تەوەرەکان کە خزمەتی پێکرد بێت ڕۆیای وەرزشە بۆ ئەوەی کە دوایی کۆنگرەیەکێتی نیشتمانی کوردستان بڕیاریدا کە زیاتر هەوڵ بدات خزمەتی وەرزش بکە و خزمەتی وەرزشخانان بکە بۆ ئەم بەستە بۆردی وەرزشی دامەزران هەرچەندە بەداخەوە ئێستا بۆردی وەرزشی هەتا ئێستا نەکەوتوتە سەر کارەکانی خۆی وە تەمە ناکەیت کە دوای ئەم دیدارە پەستان بخینە سەر سەرکردایەتیمان بۆی بتوانین وەردی وەرزشی تەفعیل بێ و کارا بێت. بەڵێ خات و ڕازایە مەلای تۆ لە دیداری یەکێتیدا چۆن هەڵسەنگاندن بۆ بواری وەرزش کرا و چۆن گرنگی پێدراوە؟ بەڵێ سپاستانەکەم پێشەکی سپاس ئەوەی ڕاستی بێ ئێمە ژۆکۆ هەموو لجانەکانی کە ینی لجانمان هەیە و پێویستە لجانی خۆمان دروستکەین و یەکێکین لە لجانەکان بە کورتێکی لجانەکان زۆرن لام بێ 16 یان بۆ 13 لجانەکە دروست کراوە یەکێکە لەوانە لە بواری وەرزشیایە ئێمەش تەمانەوەی کە لە سەرمانە ئەبێ هەموو پسپۆرە وەرزشیەکان کۆکەینەوانێ و ڕێیان بزانین و قسە باز لەسەر کەم و کوڕەکانی ئەو بوارە بکرێت بزانین چیمان پێ ئەکرێت تا ڕۆژی ئەوەی کە دیداری تەواوەتی ئەکرێت. بەڵێ ئەو لیژنەی کە پێکتان هێناوە لە دیداری یەکێتیدا لیژنەیەک بۆ بواری وەرزش تەرخان کراوە هەوڵتان داوە هەموو کەسانی کە لە بواری وەرزشە خودت وەرزشە جۆر بە جۆرەکاندا دەستیان هەیە خۆت بەشداریان کردووە بەشداری دیداری یەکێتی بکەن؟ بێگومان ئێمە ئێستا هەوڵمان هەر ئەوەیە کە کردومانە کە بەردەوامیشین لەو هەوڵەیە لە هەموو بوارەکانە خەڵکمان کۆ کردوتەوانێ تەلەفۆنمان بکردن و بانکمان کردوون و کۆبوونەوەمان لەگەڵاکردن تا ئێستا 2 کۆبوونەوە کراوە بۆ نمونە لە میدیاکار ئەوەی کە سەر بە وەرزشە بۆ نمونە لە تیپە میلیەکان بۆ نمونە لە وەرزشکاری دێرین بۆ نمونە لە بەڕێ و بەرایەتیەکان و لژنەی ئۆڵمپی و ئەنجا هاتوینێتە سەر زانکۆکان چونەتە ناو زانکۆکان و لەگەڵ زانکۆ لە تەمەحەن بەشی پەروەردەی وەرزشی لەگەڵ ئەوان لە پسپۆڕ و مامۆستایانی وەرزشی لەگەڵ ئەوان قسەمان کردوانی هەموو بوارەکانمان بەسەر کردوتەوە و تەسەورەکەم هیچ بوارێکمان نەپاران بێت. بەڵێ باشە کاگەدی بە شێوەیەکی گشتی تا چەندێک ئومێدەوارن کە ئەم دیدارە ببێتە هۆکارێک بۆی لا لە کێشە و گیر و گرفتەکانی وەرزش بکرێتەوانێ؟ وڵی خۆی نەخۆیدا دووربوونی ئەم دیدارەوە بە دوواداچوونی شتێکی زۆر گرنگ و باشە لە بمەرجێک بە دوواداچوونی تەواویتی بۆ بکرێ و وەکو ئێمە وەکو ستافی وەرزش لە مەڵبندی ڕێخستنی سلێمانی ئامادەکاریمان کردووە زۆربەی لەگەڵ زانکۆی سلێمانی لەگەڵ تیپە میلیەکان لەگەڵ میدیای وەرزشی لەگەڵ پەروەردەی وەرزشی ئەمانە هەمووی کۆبوونەوەمان ئەنجام داوە و خۆمان ئامادە کردووە بۆ ڕۆژی پێنجشەممە کە دیداری یەکێتی لە سلێمانی ینی سلێمانی چەمچەماڵ لە تەلالی هونەر دەکرێت بۆی ئامادە بین بۆی کە دوای دروستبوونی لیژنەی باڵای وەرزش بتوانین ئەو گرفتانەی کە لە بەردەم وەرزشە هەیە ئامادەکەین بۆ دیداری گەورە و بتوانین ئیشی لەسەر بکەین. باشە مامۆستا ڕازاو هەمان پرسیار لە تۆ بکەم دیارەکە وەرزشەوانان کۆمەڵێک ڕخنە و پێشنیاریان هەیە تایبەت بەوەی کە ڕەنگە لە هەندێک لاوە پەراوێز خراون ئەم دیدارە تا چەندە هۆکارێک دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان؟ بێگومان ئێمە زۆر سیقەمان بەوە هەیە کە ئینشەڵڵا هەموو ئەو کەم و کوڕیانە کە لە بەردەمی وەرزشە زۆرن تەمەحەن بێگومان ئێمەش بێدان بەوە بنین کە زۆرن ئەبێت ئەین چارەسەرێکیان بۆ دابدرێت بەو پێی کە لجانەکان دروست بن و قسە و باسی لەسەرکرێن و ئێمە خۆمان زۆر خاڵمان کۆ کردوێتەوانێ قسە و باسی وەرزشکاران چین تا ئێستا ئەو کەم و کوڕیانە چین کە لە وەرزشە هەن
بێگومان زۆرن خاڵەکان خۆیان لە چی ئەبینێتەوە ئەوەی ئەوەی گفتوگۆ کراوە لەسەر خاڵەکان زۆرن ێکێک بۆ نمونەگەم مجموعەکە دەتوانم باس بکەم بەڵێ. ێکێک لەوانە ئێمە تا ئێستا لۆبیەکمان نییە یعنی مەرجەیەکی وەرزشمان نییە بۆ نمونە من فەرقەیەکم هەیە بەمێ بەیانی فەرقەکەم بەشدار کەم پێویستم بە یعنی مەشاکلی مادیم هەیە نازانم ڕبکەمەکیۆ ئێمە پێویستمان بە مەرجەیەکەیە کە ڕووی تێ بکەین ئەو مەرجەعش تەقەن تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی جوابی پیاوەتەوانێ ئەویش ئەوەیە کە بۆردی وەرزشیمان بۆ دروست دەکات بەڵام تا ئێستا تەقەن دەست بەکار نەبووە بەڵام دروست کراوە و لە بەرنامەی یەکێتیا هەیە یعنی نقاتەکانمان زۆرە بێ لە جانین لە جانمان نییە وەرزشکردن بکرێتە پیشە یعنی زۆر شت هەیە لە وەرزشا کە پێویستە چارەسەر بکرێت جا ئێمە ئومێدەوارین کە لەم دیداری یەکێتیە ئەمانە هەمووی وەڵامی پێ بدرێتەوە چارەسەر بکرێت بەتایبەتی لە سلێمانی ئێمە وەرز لە ئاستی زۆر باشدایە لە زۆربەی بەتایبەتی وەرشە تاکەکان ینی لە ئاستی عێراقدا ئێمە پاڵەوانمان هەیە و بەرداری سەرجەم پاڵەوان تێکان وەلێ ڕێی تۆپی پێشتا وتانزانن یەکێک لە گەورەکانی شاری سلێمانی ممتازی نایەبی عێراقە یانی نەورۆز ئەمانە هەمووی ئینجازە بۆ وەرزش باشە کاگەدی هەوڵتانیاوە لە دیاریکردیدا باز لەو بکەن کە هێدێکی وەرزشی بۆ وەرزشکاران کە کەسێک بێت کە خەمخۆر بێت بۆ بواری وەرزش دەستنیشان بکرێت لەو خاڵانی کە ئێمە بەردەوام مناقشەمان لەسەر کردووە لەگەڵ هەواڵانم لە سلێمانی یەکێک لەو تەوەرانە یعنی خەڵکی خەمخۆر و هێنانە پێشەوەی خەڵکی خەمخۆر و دروستکردنی وەرزشکارە بۆ سەرجەم پێگەکان بۆ نمونە دەتوانرێ وەرزشکار دروستکرێ بۆی لە پەرلەمان دەوری هەبێ بۆی لە حکوومەت دەوری هەبێ بۆی لە ئەنجومەنی پارێزەکان دەوری هەبێ ینی یەکێک لە خاڵەکە گرنگەکانمان ئەوەیە باشە باستان لۆ کرد کە بۆردێکی وەرزشی پێگەێنراوە بەڵام تا ئێستا ئەو بۆردە وەرزشیە ئەنجامی نییە ئەم دیدارەت تا چەندە تەواوکەری ئەو کارانە دەبێت کە پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەر کردووە بەڵام لەجێی خۆی داماوەتەوە و نەچۆتە سەر پێی خۆی بڵێ بۆردی وەرزشی هەری ئەنی پێش ئەم دیدارە پێشی باز لە دیدارکرێت لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە یعنی کابی ئەم بۆردە دروست بکرێت ئەم بۆردە دەمێکی شەیانی دروست کراوە بەڵام فعال نەکراوە چالاک نەبووە باشە ئەم دیدارە تا چەنە بۆ نمونە هۆکار ئەبێت بۆی کە چالاک بکرێ ئەم بۆردە چەند هۆکارە بێ ئەو هۆکشتانی نقاتانی کێمە نووسیمانەوەکە بۆ جەنابتانم باس کرد ئێستا حتمما ئەمە هۆکار ئەبێ بۆی کە بە زووترین کات بکرێتە کارەکانی دوای دیداری یەکێتی چۆکم دیدار بۆ دیدار مانایکی دیدار مانای نوێبوونەوە نوێبوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بوارەکانە یەکێک لە بوارەکانیش بێگومان بواری وەرزشیە حتمما دوای ئەم دیدارە ئەبێ ئەو بۆردا بە تەواوەتی چالاک بێتەوە کاری خۆی بکات بۆ تەواوکردنی قسەکانی سدرازا و لە زۆربەی ئەو لیژدانەی کە لە مەڵبەندەکانی وەکو کەرکووک وەکو گەرمیان وەکو هەولێر کە ئیشی لەسەر کراوە ینی مناقشەی لێکراوە داواکردنی و تەشکیلکردنی بۆردی وەرزشیە بەڵێ خات و ڕازاو با مەلای تۆ بدەم ژنان لە بواری وەرزشدا تا چەند هەڵسەنگاندن بۆ توانای ژنان لە بواری وەرزشدا کراوە یاخود دەکرێت لە دیدارێکیدا لەو کۆنفرانسانی کە بۆ ئامادەکاری بۆ دیدارێکێتی کراوە تا چەند ڕۆڵی ژنان لە بواری وەرزشدا باش هەڵسەنگێنراوە بۆری ژنان و کۆرستایی بینی دێمەوە تا ژنێک و پیاوێک هێگەی هەر بێگومان ئێمە من خۆم وەرزشکاری دێرینم یعنی پێشەوەی وەرزشکاری خاتونی تر بۆ بوارەکە بەردەوامە ئێمە ژنان زۆر لە پێشکەوتوشن لە یاریە تاکەکانیش و لە یاریە کۆمەڵەکانیشە ئێمە فەرقەمانەیە ئیکچانی باسکە یەکەمی عێراقە هەروە بۆ دەروی وڵات یاریەکات لە زۆربەی بۆ یاریەکانە لە ساحەمەدانە هەمانە لە فوتساڵە هەمانە لە زۆربەی یاریەکانە ژن زۆر لە پێشەوە ئێمە کاتی خۆی من لە چەنە لە 84 منتەخەب عێراق بووم لە تۆپی باسکەیە یعنی ژن هەمیشە لە ناو سلەیمانیا من بازەکەمەوەی کە شارەزایم لەسەری هەبێ لە پێشکەوتنی بەردەوام کاتە توانراوە لە دیاری کە باشتر و زیاتریش گرنگی بە بوارەکە بە بواری وەرزشی باشە بابەتێکی دیکە هەیە دیارە وەرزش با بڵین لایەنێکی سەربەخۆیە جیالەوەی کە پێویست بکە حیزبێک پاڵپشتی بکە پێویستە
گرنگی زیاتری پێ بدرێت لە بەرەوەی دوجار پێناسی وڵاتەکەی توێ کاتێک ئاچێتە دەرەوە لەم ڕوەشەوە جگەلەوەی کە پێویستە لەسەر با بڵێن ئاستی هەرێمی گرنگی پێ بدرێت گرنگ پێدانی وەرزشکاران لەسەر ئاستی حیزبی تا چەندە ڕۆڵ و کاریگەری خۆی ئەبێت ئەنگەمی کە ئێستا ئێمە خۆمان ئەیبینین ینی گرنگی پێدان لە ناو باسی سلێمانیەکەین باڵێشەتەمان تەسەورەکەی کی یارمەتی ئەم نادیانی یابێ کی یارمەتی یاری کەرێک یابێ کە ڕۆژن هەر حیزب بووە هەر یەکێتی بووە کە لەم شارە یارمەتی ئەوانی یاوە بەڕاستی ئەیکێ هەیە مە تا ئێستا خۆ حکوومەت خۆتان نەزانن هەتا معاشەکە و بجێ معاشەکە بە تەواتی نانێنرێ ئەنجام وەرە پارەی ئۆلمپی و لژنەی ئۆلمپی و ئەمانەمانە کەمە کوڕێکی زۆری تایە لە مەسەلەی حکومیە ئەوەی کە کا لە ناو شاری ئێمە هەر حیزب بەکردوێتی و ئەیکات کە بەردەوامی شتیا تاکوی ئێستا یەکێ لە نمونونەکانی کە ئێستا باسم کرد دروستبوونی بۆردی وەرزشی ئەمە پارەی ئەوێت ئەمە سبینی ئەبێ وەڵامدانەوەیەک ئەبێ بۆ هەموو تیپەکان و بۆ هەموو وەرزشێک لە ناو سلێمانیە بەڵێ کاگەری تۆ بۆ چوون چێ لە سەرم پرسیارێکەوە کردم من دیارە حیزب دەورێکی باش ئەبینێ بۆ خزمەتکردنی وەرزش و پێگەیان و داواکردنی وەرزشکاران ئەمە شتێکی تایبەتە ئەبێ حیزب ڕۆڵی هەبێ لە بەڕێوەبردننی وەرزشە باشە بابەتێکی دیکە هەیە ڕەنگە زۆر جار وەرزشەوانان یان نادیەکان یان بە شێوەیەکی گشتی باز لەوە بکرێت کە لە کای وەرزشیەکاندا کەسی پێویست لە شوێنی پێویست دانراوە ئەم دیدارە تا چەندە دەرفەتێک ئەبێت بۆ ئەوەی کە کەسی پێویست لە یانە وەرزشیەکانە بە شێوەیەکی گشتی لە ئاستی پێویستەوە هەست بە بەرپرسیارەتی بکات چۆن کار لەسەر ئەمە دەکەن خۆی لە ڕاستیە دیدار تا ئێستا خودزانی ئەمە بەس بۆ مناقەشەکردن و ئارائی ینی خەڵکە لەسەر نێبوونەوەی شێتی و دوای ئەوە دەکرێت دیدار بە دواداچوون کا بۆ سەرسم ئەو پرسانی کە بە تایبەتی یەکی لە پرسەکان وەرشە لەم کۆنفرانسانەدا کە کرا بۆ ئامادەکاری داریکەتی هیچ باز لەو بابەتانە کراوە چۆن هەموو وەکو پێم وتی وتم ئێمە یەکێ لە خاڵەکانمان ئێمە تقریبی دە خاڵێکمان ئامادە کردووە ینی بۆی کە لە دیدارە مناقەشەی بکرێ و بە باز کرێ یەکێ لەو تەوەرانە ئەو خاڵێکە جەنابەت باس باشە بابەتێکی دیکە کە باز لە دیداری وەرزشی بکرێت یاخود دیداریەکێتی بکرێت لەم دیدارەدا چۆن باز لە ژێرخانی ئابووری وەرزش دەکرێت زۆر پرسیارێکی جوانە ئەوەیە کە لە خاڵە گرنگەکانی ئێمەش باسیشم کرد ئێستا پێشتر وتم بە پیشەکردنی وەرزش مەبەستی من لەوە بوو پێویستە ژێرخانی ئابووری پتە بکرێ یعنی ئێمە تاکوکەی ئێمە سەیری تۆ وڵاتانی ئەوروپا بکە وڵاتانی پێشکەوتوو بکە ئەمانە ژێرخانی ئابووریان بەقوە دەکەن ناچن ئەمە ڕۆژە داوای پارە بکەن لە حکومەت و یاخود لە حیزب و یعنی دامیان کا بۆ ئەوەی کە وەرزشکەن ئەبێت تۆ ژێرخانی ئابووری خۆت بەقوە بکەی پێش هەموو شتێک یاخود وەرزشکی بە پیشە وەرزشکردن بە پیشە کارێکی زۆر یعنی بەڕاستی قرس نییە من مامۆستا هەیە ئەیناسم یعنی لە زانکۆیە بۆ ئەمە بەرنامی زۆر پتە و بەقوەتی هەیە دایناوە یعنی ئەکرێت بەڵام چی ئەبێت ئەوەیە کە یەکێک پشتگیری بکە و پاڵێکی پێوە بنێ ئێمە ئەتوانین ئەمە زۆر بە ئاسانی بکەین بڕواتان بێت ژێرخانی ئابووری وەرزشی بەقوت بکەین باشە یەکێتی توانیەتی لە ڕۆڵ و پێگەی وەرزش لە چۆن بڵێ لەسەر گۆڕەپانی سیاسی تێبگات و بچێتە ناو وەرزش و وەرزشکارانەوە گومان تۆ ناتوانانی لەو مەسەلەیە بە دەربیت چۆن ناتوانانی بە دەربیت یعنی ئێمە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژە هەر بناسبەیەکی حیزبی هەبێت تۆ پێویستت بە چییە پێویستت بە گەنج و بە يعني لا مستواك پێویستە بە خەڵکە بە خەڵک هەیە وەکو عەدەد وەکو کوالیتی ئەوانە پێویستە بە خەڵکە لەکوێ ئەیانێنی وەرزش تاکە شوێنە کە خەڵکی تیاکۆ بەتەوە بەبێ ئەوەی کە تەمەەن یعنی سەیری تەمەند کرێت تۆ لە لاوانەوە هەتە لە تازە پێگەشتوانەوە هەتە لە گەنجانەوە هەتە لە پیرەوە هەتە لە هەموو یعنی فئەکانە تۆ وەرزش بەردەوام وەرزش هەیە کاتە وەرزش هەر وڵاتێک من هەموو کاتێ نیشامەوتومە کە گرنگی نابێت بە وەرزش ئەو وڵاتە بڕوا بکە وڵاتێکی پێشکەوتوو نییە و پێشکەوتوش نابێت باشە باز لەوە دەکرێت هەندێک لێی وەرزشکاران هەیە کاتێک کە لەم دیدارەیە من سەرنجەکانیان بەریان کەوتوم دەڵێت لەگەڵ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشتی وەرزشکاران بووە بەڵام نەیتوانیوە بە تەواوەتی چارەسەری کێشەکانی بەردەم وەرزش بکات و بە تایبەتر لە سلێمانی هۆکاری ئەمە چییە لە کاتێکدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پاڵپشت بووە بەڵام نەیتوانیوە بە واقعی و بە تەواوەتی تەواوی کێشەکانیان چارەسەر بکە منەوەم ڕاستە ئەمە ڕاستە سی جەنابتان ڕاستە ئەوە کارەکەی یەکێک لە مشکلەکانی ئەمە بن منە دروستبوونی بۆردی وەرزشیە ئەگەر هاتوو وەرزشکارێک یعنی لە ئاسی سەرکردایەتی یا وەرزشکارێکی سەرکردایەتیمان بتوانێت
سەرۆکایەتی بۆردی وەرزش بێ ڕەنگە باشتر لە مەعاناتی وەرزشەکە تێبگاوە باشتر ئێمە بتوانین کە ینی معناتی وەرزشی پێ بگەین ئەوە کێشەکەی ئەو بەر کاتاگەر بێت تۆ بۆردە چالاک بکرێت توانن زۆربەی گرفتەکانیش کە لە بواری وەرزشە هەیە چارەسەر بکەین. طبعاً تۆ ئەم بۆردە ینی حسابی تایبەتی بۆ کراوە حسابی ئەوی بۆ کراوە وەکو مەکتەبێک تقریبان وەکو مەکتەبێک وایە لەبەر ئەوی بۆردی وەرزشی ڕاستەوخۆ مرتبطە بە دەستەی کاریگەڕەوە ئەمە دەوری باشە بینێ ئەگەر چالاک بکرێ. جگەلەوەی کە یەکێک لە چارەسەرەکان کە خراوەتە ڕۆ لە ئەو کۆنفرانسانی بۆ دیداریەکێتی دەکرێت جگەل بۆردەکە هیچ چارەسەرێکی تر هەیە بۆ کێش و گیر و گرفتانی لە بواری وەرزشە هەیە کە باستان لێوە کردبێت یاخود بتانێت باسی لێوە بکەن. لە دیدارە ئێمە مناقشەیەکەین مهم ئەوەیە دوای ئەوە دیدار بتوانێت بەدەدەچوونی بۆ بکە ینی ئەوە کێشەی ئێمەیە و مەسلەی چارەسەرکردنی کێشەی وەرزش دەبێ حیزب دەبێ حکوومەت خۆی حکوومەت دەوری سەرەکی بینێ لە چالاکیکردنی بواری وەرزشە لەبەرەوەی هەتا ئێستا لە سلێمانی ئێمە جگەر لە پێشووتر نەبێ نەقاعاتی تازە دروست نەکراوە و پێویستمان بە یاریگای وەرزشیە پێویستمان بە ئیدارەدانی وەرزشە بە تایبەتی بۆ شاری سلێمانی. باشە مامۆستا ڕازە و بێمەوە لای تۆ هەمان پرسیار کە باست کرد کە وەرزشکاران باسەوە دەکەن کێکێتی لەگەڵەوەی پاڵپشتیانە بەڵام نایتوانیەوە بە تەواوەتی کێشەکانیان چارەسەر بکەن یەکێک لە کۆکارەکان کاگەتی باسی کرد کە چالاک نەبوونی ئەو بۆردەیە جگەلەوە کێشەکانی دیکەیان یاخود گلەیەکان بۆچی گەیشتوتە ئەم ئاستە. بەڵێ گرفتی وەرزشەکان زۆرن بەڕاستی تێگەی ئەگەر ئەم بۆردەش بکرێتە کاریش ئەگەر نەتوانێت بە تەواوەتی یاسایەکی وەرزشی تێر و تەسەل دانێ بۆ وەرزش ڕوا بکە ئەمان شتە چارەسەری ئەو گرفتانە ناتوانێت بکاتەوانێ ینی بۆ نمونە ئێمە ئێستا گرفتەکانمان چییە؟ نادیەکان زۆرن عدەدی نادیەکانمان ئجگار زۆرە لە سلێمانیە باشە لەگەڵ ئەوەی کە ئەم عدەدە زۆرەی نادیەکانمان هەیە سیر ئەەکەی یەکێک لە گەناو نادیەکەی خۆیان ناتوانێت کار بکە ناتوانێت بەردەوام بێ لەم لاوە ئەچە ڕێکخراوێک دەکاتەوانێ ڕێکخراوێکی و ئینەکاتەوە وەرزشی ئەکاتەوانێ ئەچێ موافقەتی بۆێنێ لە هەولێرەوانێ و دانیشە ڕێکخراکی بۆ کردەوە هەمان منافەسی تۆشکات لە ناو شارەکەیە. باشە ئەگەر ئەمە یاسایەک نەبێت بەبێ ئەوەی بگەڕێنەوانێ بۆ بەڕێوەبەراتی وەرزشەکان ئەن لە قەلانی کەم ئەبێ لێو موافقەتی وەرگرن کە ئەم ڕێکخراوانە بکرێتەوانێ ئەمەی ئێستا سەرگەردانیە کە ڕوئە لە وەرزشە بەڕاستی کاتی یاسایەک لە پێش بەبووە یاسایەک ئەتوانێت هەمووی تەنزیم کاتەوانێ باش کات ئێستا تاکە چارەسەر بۆی کە و گیر و گرفتانەوە خود ئەو ڕێکخستنەوانە لە بواری وەرزشا بکرێت دانانی یاسایە کە وتوانی وشتانەکە ئەمەکێک بێت لە خاڵەکانتان کە تەقدیمی دیداریەکێتیەکەن بەڵێ باسی بۆردەکە ئەەکەین بەڵام بۆردەکەش ئەبێت بزانی شەکانی چۆن بەڵێ ئەبێ بۆ نمونە کەسی شیاو لە شوێنی شیاوە دانێت کە ئێمە ئێستا زۆر قسە و باسی لەسەر ئەم مۆزوعە خەڵکێکی زۆری لێت وەرەوە بەڕاستی وەنیە ئەمەیکە لە نقطەکانێتی نقطەی دووهەمی ژەوەیە کا بتوانێت یاسایەک دانێت کە ئەو هەموو گرفتانە هەمووی لە شوێنی خۆیان چارەسەر بکات. باشە مامۆستا ڕازە و هەرێکتان پەیامی خۆتان لەسەر دیداری وەرزشی وەکو دوا پەیام لەسەر ئەم بابەتە پەیامی تۆ لەسەر گرنگی یاخود با بڵێن دیداری وەرزشی چی ئەبێت بۆ ڕێخستنەوەی ئەم کێشە و گیر و گرفتانی کەوا لا وەرزشە هەیە مامۆستادی وڵی خۆی گرنگی تایبەتی هەیەوە وەکو پێم وتم دەکرێت دیدار دوای ئەوە بەدەچوون بۆ سەرجەم پێشەکان بکەوە بتوانێت ئەو داوانەی کە لە سەرجەم مەڵبەندەکانە لە سەرجەم سنوورەکان کە دیداری وەرشی دیداری لێ دەکرێت و کۆی گشتی پرسەکانی وەرزشکۆ بکاتەوە و ئیشی لەسەر بکە ئەمە ڕەنگە بێتە خۆی چارەسەرێک بۆ باشترکردنی بەرەوەچوونی وەرشی. مامۆستا ڕازە پەیامی تۆ چییە؟ بەڵێ ئێمە وەکو کەسێکی وەرزشەوانیش و وەکو کەسێکی تەبعاً بڵێن حیزبیش کادرێکی حیزبی لەم حیزبەیە زیاتر منەوەی کە ئەبێ گوێمان لە ناو خەڵک بێت گرفتی خەڵک چییە بە تایبەتی تەمان لە بواری وەرزشە لە بواری وەرزشاوی کە من گوێم لێ بێ زیاترەوەیە کە ئەڵێ کەسی شیاو لە شوێنی شیاوان نییە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە عنی باسی لێ ئەکرێن جا من ئومێدەوارم کە ئەم دیدارە بێتە هۆی ئەوەی کە وەڵام باتەوە بە قسەی خەڵک و خەڵک چی لێ بکات دڵخۆش بکات
بەڵێ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس زۆر بۆ سپاس بۆ یەک لە بەڕێزان ئەدیب شکوور نەسرەدین کە بەڕێزان و ئەندامی لیژنەی وەرزشە دیداری یەکێتی و هاوکات خات و ڕازا و عەبدوڕەحمان کە بەڕێزیان ئەندامی لیژنەی دیداری یەکێتی لە ستۆدیۆ بەیانی کورسانی زامان ئامادەبوون سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونتان